تیپی لاوانیانی هەولێری پێشەنجی کۆمەڵەی باکووری خولی خوار 19 ساڵانی عێراق لە یاریەکی بەهێزی هەفتەی 18 لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە زاخۆی دووەم کرد. لا نیوە یەکەم لاوەکانی یانەی هەولێر باشتر دەرکەوتن و کۆنتڕۆلی تۆپیان زیاتر گرت بووە دەست، بەڵام نەیانتوانی مەترسێکی ڕاستەقینە بخەنە سەر گۆڵی میوانەکەیان تا بە گۆڵ بگەن. زاخۆش تەنها یەک هێرشی هەبوو، خەریک بوو گۆڵی پێ تۆمار بکات. لا نیوەی دۆم و لا یەکەم خولەک ناوژوان لێدانێکی سزای بۆ تیپی خوار 19 ساڵانی یانەی هەولێر ئەژمار کرد. ئاکام ئارام جێبەجێ کرد و گۆڵ پارێزەکەی زاخۆ 2 جار بەرامبەری وەستایەوە و نەیهێشت تۆپەکەی بچێتە گۆڵەوە. لاوەکانی هەولێر دەرفەتی زۆر باشیان بۆ ڕەخسا تاوەکوو بە گۆڵ بگەن، هەوڵی زۆریشیاندا بربەستی یەکسانی بشکێنن، بەڵام لێی سەرکەوتوو نەبوون. لاوەکانی زاخۆش لە کۆتاییەکان بەخۆیان کەوتنەوە و هەوڵی گۆڵیان دەدا، بەڵام یاری بە یەکسانی بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. بەڕاستی یارێکی زۆر باشمان کرد لە هەردوو گێمەکە ئێمە باڵا دەست بووین ئەلحەمدولیلا، بەڵام لە لەمسەی ئاخیرمان موفق نەبووین، هەرچەندە پەنارتێکمان بۆ هەژمار کرا بەڵام گۆڵمان تۆمار نەکرد. ئەلحەمدولیلا هیوامەوە بوو لەسەر برنەوەکان و فەوزەکان بەردەوام بین، ئامانجمانەوە بۆ نازناوەکە دەجەنگین ئینشەڵڵا، ئامانجمانە نازناوەکە بەرینەوە ئەلحەمدولیلا لە سەدارەینە لە گەمەکانی داهاتوو ئینشەڵڵا بەرە باشتر دەچین و خۆمان باشتر ئامادە دەکەین. ئەلحەمدولیلا یاریێک باش، یاریێک زەحمەت بی، نقطەیش باشە ساغا خەسمیدا، ئەلحەمدولیلا و پێنج یاریەسەرێکیان فەیدەت بن، یاریەمان شەشەم تعادل بین گەل هەولێر. ڕاستی هەولێر فەریقێک گەلە خۆتان شیانە، هەر ساڵ منافسە دەوریت کرد، بەس ئەلحەمدولیلا نقطەیەک باشمە دەست بەینات و دەزۆڕین باژێرە خۆی ئینشەڵڵا بۆ لەعبێت بێت. بەم یەکسانی هەولێر هەر لە پێشەنجی مایەوە 33 خاڵی لە 17 یاری هەیە. زاخۆش خانەی دووەمی لەدەستدا و چووە پلەی سێەم لە 18 یاری 27 خاڵی هەیە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.